تارمایی سەرۆکی حکوومەتی هەرێم ئەندازیاری سزادانی بە کۆمەڵی دەستگیرکراوانی بادینان پلاندا ڕێژەری لە ناوبردنی ئیدارەی شەنگال سێبەرەکەی مەسرور لە کۆکردنەوەی دەنگ بۆ دەوڵەتی کوردیەوە بەرەو یەکێتی خاکی عێراق. ڕۆژی 14 شوبات بە فەرمی لەلایەن پەدەکەوە بۆ پۆستی سەرۆک کۆماری عێراق کاندید کراو. ڕۆژی 30 ئازار ڕۆژێکی یەکلاکەرەوە دەبێت بۆ گەیشتنی بە کۆشکی سەلام یان دووبارەبوونەوەی سینارۆکەی هۆشیار زێباری بەسەر ئەویشدا. ڕێبەر ئەحمەد کێیە؟ ساڵی 1968 لەدایک بوو. ساڵی 1990 بەشی ئەندازیاری شارستانی لە زانکۆی سەلاحەدین خوێندووە. ساڵی 2007 بەشی ئاسایشی نیشتمانی لە زانکۆی ئاسایشی نیشتمانی عێراقی تەواو کردووە. یەکێکە لە متمانە پێکراوەکانی مەسرور بارزانی، هەر بۆیە ماوەیەکی زۆر لە دەستگای پاراستنی پەدەکە بەرپرسیارەتی هەبووە. بەهۆی پێگەی کارەکەیەوە کەمترین زانیاری لەسەر ژیان و کەسایەتی هەیە. لە ساڵی 1998ەوە بەرپرسی نووسینگەی مەسرور بارزانی بووە لە دەستگای پاراستن. ڕێبەر ئەحمەد پلەی سەربازی لیواڕووکنە. ساڵی 2000 بۆ 2005 بەڕێوبەری بەرەنگاربوونەوەی تاوانەکان بووە لە وەزارەتی ناوخۆی حکوومەتی هەرێمی کوردستان. لە ساڵی 2005 بۆ 2012 بەڕێوبەری شیکاری هەواڵگری پاراستن بووە. لە ساڵی 2012 بۆ 2018 سەرۆکی بەشی هەمانگی هاوبەشی ئەنجومەنی ئاسایشی هەرێمی کوردستان بووە. کاتێک مەسرور بارزانی لە دەی تەمموزی 2019 سەرۆکایەتی پێکێنانی کابینەی نوێی پێس پێدرا. من مەسرور مەسعود مستەفا بارزانی بە خودای مەزن سوێن دەخۆم کە بە دڵسۆزیەوە پارێزگاری لە یەکێتی گەل و خاکی کوردستانی عێراق بکەم و ڕێز لە یاسا ڕەچاوکرەوەکان بگرم. وەزارەتی ناوخۆ بەلای پەدەکەوە گرنگترین وەزارەتە و هەرگیز ئامادە نەبووە دەستبەرداری بێت بۆ هیچ حیزبێکی دیکە. وەزیرەکانیشی کەسانی هەواڵگری بوون. ڕێبەر ئەحمەد ئەندازیاری دەستگیرکردنی دەیان ڕۆژنامەنووس و چالاکوانی مەدەنی لە شارەکانی هەولێر و دوهۆکە. ئەو سێبەرەی مەسرور سەرپەرشتی پیلانی پەدەکە و بەخدای کرد لە دژی شەنگال و ڕۆژی 9 تشرینی یەکەمی ساڵی 2020 ڕێکەوتنێکیان واژۆ کرد کە ئامانجلەی لە ناوبردنی ئیدارەی شەنگال بوو. یەکێک لەو کەسانەیە کە بەردەوام دژی گەریلاکانی کوردستان وەستاوەتەوە بە شێوەیەک لە ماوەی ساڵانی وەزیری ئەودا هەرکەس لایەنگری پەکەکەی کردبێت لە زۆنی زەردا دەستگیر کراوە. ڕۆژی 14 شوبات بە شێوەیەکی فەرمی لەلایەن پەدەکەوە بۆ پۆستی سەرۆک کۆماری عێراق کاندید کرا. پەدەکە بە هەموو هێزی خۆی هەوڵ دەدات کە ئەو تارمایەی سەرۆکی حکوومەت بکاتە سەرۆک کۆمار. میدیاکانی عێراق دەڵێن تەنها کۆمپانیای کار 150 ملیۆن دۆلاری تەرخان کردووە بۆ ئەوەی دەنگ بۆ ڕێبەر ئەحمەد کۆ بکرێتەوە. زانیاریەکان ئاشکرای دەکەن مەسعود بارزانی خۆی سەرپەرشتی کەمپەینی سەرخستنی دەکات. بارزانی جارێکی دیکە تامی دۆڕانی لە بەرامبەر بەرهەم ساڵح کردووە. ساڵی 2018 کاندیدی بارزانی فواد حسێن بوو بۆ سەرۆک کۆماری، بەڵام نەیتوانی متمانەی پەرلەمانتاران بەدەست بهێنێت. جگەلەوە جارێکی دیکەش بارزانی لە بەرامبەر بەرهەم ساڵح دۆڕاو لە یەکەم گەڕی کاندیدکردندا هۆشیار زێباری خاڵی بەهۆی گەندەڵی دوورخرایەوە. بۆیە لە ئێستادا سەرجەم هێزی خۆی خستۆتە کار بۆ ئەوەی دۆڕانەکەی دووبارە نەبێتەوە. تا ئێستا دیار نییە ئاخۆ تارمایەکەی مەسرور کە کاندیدی بارزانیە دەتوانێت ببێتە سەرۆک کۆمار یاخودنا.